سینەماکارێکی کورد دەبێتە دادوەری یەکێک لە باشترین فستیڤاڵە نێودەوڵەتیەکان لە ئەمریکا. بۆ یەکەمین جارە خانمە سینەماکارێکی کورد لە شاری سلێمانیەوە ببێتە ئەندامی لیژنەی دادوەری 45 هەمین فستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی لە ئەتڵانتا لە ئەمریکا. فستیڤاڵی ئەتڵانتا یەکێکە لەو فستیڤاڵانەی کە هەماهەنگی دەکەن لەگەڵ ڕێوڕەسمی سینەمایی ئۆسکار. ئێستاش خاتولینا میوانی زایاڵەیە. لینا خانم کاتت باش بەخێر بێی بۆ زایاڵی داهێنان. زۆر سپاس بۆ ئێوە. هەر بژی. لینا خان هەڵبەت ئێوە ئێستاکە بوون بە دادوەری فستیڤاڵێکی گەورە لە ئەمریکا لە ئەتڵانتا. پێمان خۆشە لە زاری خۆتەوە بۆمان باسکەی ئەم فستیڤاڵە چەند فستیڤاڵێکی گرنگە هەم بۆ کورد و هەم بەشداری ئێوە وەکو کوردێک خانمە کوردێک لەو فستیڤاڵەیە لە شاری ئەتڵانتا لە جۆرجیا. زۆر سپاس کاگاسۆ. فستیڤاڵی ئەتڵانتا لە جۆرجیا لە ئەمریکا. ئێمە لەبەرەوەی هەماهەنگیەکی زۆر باشمان لەگەڵ زۆربەی فستیڤاڵە جیهانەکانە هەیە بە تایبەت فستیڤاڵی ئەتڵانتا و ناشڤیل. ئەتڵانتا ئەم ساڵ لە خولی 44 پێیان خۆش بوو کە من وەکو ڕپرزەنتەری فستیڤاڵ و هەمیش وەکو یەکێک لە جووریەکان لە فستیڤاڵەکەدا بەشدار بم کە ئەوە بوو بە ئیمێلی ڕسمی پەیوەندیان بە منەوە کرد لە فستیڤاڵەکەەوە و منیش بە خۆشحاڵیەوە ئەو داواکاری ئەوانم قبول کرد. من ئێستا لە بەشی شۆرت فیلم لەگەڵ جووریەکانی ترا جووریم یعنی داوەرم بڕیا لەسەر کۆمەڵێک فیلم ئەدەین کە ئەوەی کە گرنگە لەم بەشەیە ئەوەیە کە ئەم بەشی شۆرت ئەنیمەیشنە لەگەڵ بەشی دۆکومنتری دوو بەشی گرنگن لە فستیڤاڵی ئەتڵانتا کە یەکسەر ئەچنە ئۆسکارەوە واتە ئەم دوو بەشە ئۆسکار کوالیفاین. بەڵێ چۆن ئەم دەرفەتە دروست بوو؟ چۆن توانرا پەیوەندیکی ئاوا دروست بکرێت کە خانمێکی کورد ببێ بە دادوەر لە فستیڤاڵێکی ئاوا گەورەی ئەمریکایە؟ سپاس. ڕاستەکەی ئێمە هەماهەنگی زۆر باشمان هەیە وەکو پێشتری ژوتم لەگەڵ زۆربەی فستیڤاڵە جیهانەکان بە تایبەت ئەوانەی کە ئۆسکار کوالیفاین. ئەم دەرفەتە بۆ من یەکەم لە ڕێگەی فستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی سلێمانیەوە بوو و دواتریش بۆ پێی کە لە نزیکەوە پار یەکێک لە با بڵێن ئەندامی فستیڤاڵەکەیان کە ژنێک بۆ بە ناوی کیمبرلی لێرە لە فستیڤاڵی سلێمانی ئامادە بوو لە نزیکەوە من ئەناسێت و با بڵێن ئاگاداری ئیش و کارەکانی منەوەکو بەڕێوەبەری بەرنامەڕێژی فستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی سلێمانی. بڵێ هەڵبەت بەداخەوە ئێستاکە ئەم ساڵ هەواڵی ئەومان بیست کە فستیڤاڵی سلێمانی ساز ناکرێت بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڤید-19ەوە، بەڵام گرنگی و باخی فستیڤاڵی سلێمانی فستیڤاڵی سینەمای سلێمانی هەم لە لای هاوڵاتیان لە هەرێمی کوردستان و هەم لە لای بیانیەکانیش هەم لە لای ئەو کەسانی کە سەردانی فستیڤاڵەکەکەن بە تایبەتی ئەوانی ئەوروپا و ئەوانەی ئەمریکا دەتوانی بۆمان باسکەی؟ بەڵێ ڕاستەکەی فستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی سلێمانی بۆ پێی کە من لە یەکەمین لە سەرەتاوە من یەکێک بووم لە ئەندامانی دامەزرێنەری فستیڤاڵەکە هەتا ئێستا. با بڵێ میوانانی دەرەوە جوورەکان فیلممیکەرەکان کە بەشداریەکەن لە فستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی سلێمانی بەڕاستی کە لە ناو فستیڤاڵەکەوانێ تووشی شۆکە بن لە هەموو ڕوویەکەوە، هەم لە ڕووی پێشوازیکردنەوە هەم لە ڕووی فیلمەکانەوە کە ئەیبینن ئۆدیەنسەکە کە بەشداریەکەن لە فستیڤاڵەکە ئەتوان بڵێن بە شێوەیەکی گشتی لە کواڵیتی فستیڤاڵەکە زۆر زۆر ڕازین. شتێکی زۆر گرنگ هەیە کە ئەمێ باسی کەم پار ئێمە کۆمەڵێک لە با بڵێن ئەندامی فستیڤاڵە گەورەکانی کێک لەوانە ئەتڵانتا و ناشڤیل و فستیڤاڵی زەگریب لە کرواتیا، فستیڤاڵی با بڵێن دووسە فستیڤاڵی ئۆسکار کوالیفای تر بوون بەشداریان کرد لێرە. ئێمە بەمەبەست ئەوانمان بان کردبوو لەبەرەوەی تەقیمی فستیڤاڵەکە بکەن، چونکە ڕاستەکەی تەقیمکردنی فستیڤاڵ تەقیمکردنی ئیشی خۆت لە ڕێگەی خۆتەوە نابێت، لە ڕێگەی ئەو کەسانەوە ئەبێت کە خۆیان داوەری ئەو کارە بن. ئەوان با بڵێن ئەندامی مێمبەری ئۆسکارن بۆیە پێشیانەوترێت فستیڤاڵی ئۆسکار کوالیفای. ئێمە کۆمەڵێک لەو مێمبەرانەمان بان کرد کە لە نزیکۆ فستیڤاڵەکە ببینن هەڵسەنگاندن بۆ فیلمەکان لە هەموو ڕوویەکەوە بکەن. ئەوان چیان کرد لە کۆتاییە سرتیفیکەیتیان بە فستیڤاڵەکە ئێمە با بڵێن لەو سرتیفیکەیتەیە کۆمەڵێ خاڵیان نووسیوە کە زۆر یەک ئەگرێتەوە لەگەڵ فستیڤاڵە کوالیفایەکان لەگەڵ فستیڤاڵە ئۆسکار کوالیفایەکان. ئەمان بە شێوەیەکی ڕسمی کە مۆری ڕسمی پێوەیە و کە لەلایەن ئەتوان بڵێم
بە شێوەیەکی ڕسمی لە فستیڤالەکانەوە نێردراوە بۆ ئێمە ئەمان ئەڵێن کە ئەبێ فستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی سلێمانی ببێت بە ئۆسکار کوالیفای لە میدل ئیستە یعنی یەکێک بێ لەو فستیڤاڵانی کە پشتی پێ ببەسرێت کە لە ڕێگەی ئێرەوە لە ڕێگەی فستیڤاڵی سلێمانیەوە فیلمی کوردی ئەتوان بڵێم فیلمی عەرەبیش لەسەر ئاستی میدل ئیست لەم فستیڤاڵەوە بنێردرێتە ئۆسکار و فستیڤاڵەکانی تریش ئەمان ئەم سرتیفیکەیتانیان بۆ ئێمە ناردووە اینجا ئەمە جێگەی خۆشحاڵیە بەڕاستی چکە فستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی سلێمانی فستیڤاڵێکی با بڵێن لۆکەڵی نییە ئێمە زۆر لەسەر ئاستی ئینتەرناشنەڵ کارەکەین هەر لە سەرەتای دروستبوونی فستیڤاڵەکەوە ئۆتوان بڵێن فستیڤاڵەکەش خۆی یعنی ئەبینرێت ئێمە ناتوانین تەقیم بکەین بەڵێ هەڵبەت زۆر گرنگاوە سلێمانی و فستیڤاڵی نێودەوڵەتی سینەما لە سلێمانی و ئەو چەند ساڵە سازەکرێ چەند گرنگە ئەم بڕوانامەیەی کە بۆ ئۆسکار کوالیفایە بن چەند گرنگە سوودی لێوە بگرێ ئای ئیشت ئێوە وەکو سەرپەرشتیارانی فستیڤاڵەکە و ئێوە وەکو ئەندامێک و بەڕێوەبەری فستیڤاڵەکەن چەند کارتان لەسەرەوە کردووە پەیوەندێکی بەهێزتان هەبێ لەگەڵ هەم ئۆسکارە و هەم ئەو فستیڤاڵە گەورانەی جیهان بە تایبەتی ئەوروپا و ئەمریکا ئێمە ڕاستەکەی لەبەرەوەی فستیڤاڵی ئینتەرناشنڵ ئەبێت زۆر کار لەسەر فیلم بکە لەبەرەوەی فستیڤاڵی نمایشی فیلم و خەڵاتی فیلمە بۆیە ئێمە زۆر گرنگی بە کوالیتی و ئاستی فیلمەکانین ئەمیش بە تەنها خۆمان نا ڕاستە من بەڕێوەبەری بەرنامە ڕێژیم من فیلمەکان وەرئەگرم کە پار نزیکەی 8,000 فیلم ڕەوانەی بلاتفۆرمەکانی فستیڤاڵ و فیلم فریوەی کرا کە ئێمە وەرمانگرت ئێمە بە کۆمەڵێک فلتەرە ئەم با بڵێن فیلمانە دابەشەکەین و جیا ئەەکەینەوە و نزیکەی 140 بۆ 150 فیلم اینجا ئەیخێنێ بەردەستی داوەرەکان کە تایبەتن بە فستیڤاڵ و قەراری لەسەرێن بۆیە باسی فیلمەکانەکەم لەبەرەوەی فستیڤاڵ فیلمی باشی ئەوێت زۆر گرنگە بۆ فستیڤاڵ و فستیڤاڵی ئۆسکار کوالیفایش ئەگەر باسی ئەتلانتا بکەم ئەتلانتایەکێکە لە 10 فستیڤاڵە هەرە باشەکانی دنیا فستیڤاڵ ئەبێ لە دوای 4 ساڵ ئەدیشنیەوانە اینجا بڕیاری ئەوە بات کە هەوڵ با بچێتە ئۆسکار کوالیفایەوە ئەویژوەکو باسم کرد ئەبێ نوێنەریان بە ڕسمی بێنە فستیڤاڵەکە و بە شێوەیەکی ڕسمی بڕیاری لەسەر بن بڵێ هەڵبەت لینا خان ئێوە خاوەنی بڕوانامەی ماستەرن لە شاری لەندەن لە ئەوروپا هاوکات لە بواری فیلمسازیە و لە سلێمانیش خوێندوتانە ئەتوانی جیاوازێمان پێ بڵێ خوێندنی بواری فیلمسازی بە تایبەتی لە ئەوروپا و هاوکات لە هەرێمی کوردستان و چەند دەتوانرێت ئەو پەیوەندیە والێ بکرێ پەیوەندیکی بەرهەمهێن بێ بۆ ئەوەی خوێندن پەیوەندیکی هەماهەنگ بێ لە نێوان کوردستان و وڵاتانی ئەوروپایە بەڵێ سپاس ڕاستەکەی من خوێندنەکەم ماستەرەکەم لە لەندەن ئەمە دەرفەتێکی با بڵێن زێڕین بوو لە ژیانی مناکە توانیم بخوێنم پێشم خۆشە هەر کەسێکی تر وەکو من لە کوردستان لەبەرەوەی ئەوێ ئەزمونیان زیاترە و ئەڕۆیت مەڵتی کەڵچەرە خەڵکی تر ئەبینیت بە زمانێکی تر تۆ ئەخوێنیت بە زمانی ئینگلیزیە هەڵبەت جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ خوێندن لە کوردستانە من ناڵم خوێندن لە کوردستانە خراپە بە هیچ شێوەیەکی ناڵم بەڵام هەڵبەت لە کۆمەڵە ڕۆ ئەگەر تۆ بتوانانی بڕۆیتە دەرەوەی وڵاتەکەی خۆت ئینتەرناشنەڵی ئەتوانی سوود ببینی لە خوێندنەکەت بۆیە بۆ منیش دەرفەتێکی زۆر باش بوو ئێستش ماستەرەکەم کە بەدەستێناوە ئەوە بۆ من ئەتوان بڵم شتێکی گرنگە لە ژیانمە بەڵام ئەوەی کە گرنگە لە دوایە لە داهاتوە کە بزانم چۆن ئەتوانم سوود لە ماستەرەکە ببین و بتوانم لە ڕێگەی فیلمسازی و لە ئیندستری فیلمە باشتر بەرەو پێش بڕۆم بڵێ با بگەڕێنەوە بۆ فستیڤاڵەکەی ئەتلانتا فستیڤاڵەکەی ئەتلانتا کەی سازەکرێ و چ ئامادەکاریشی بۆ کراوە تا ئێستا کە وەکو ئێوە وەکو ئەندامێک خانمە ئەندامێکی لیژنەی دادوەری و فستیڤاڵە بەڵێ ئەتلانتا خۆی ئێستا پێوتێ ئەتلانتا فیلم سۆسایەتی لەبەرەوەی ئێستا زۆر گەورە بووە بۆ کۆمەڵگەیەکی گەورە لە پێشدا لە 2002 ناویانە فستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی ئەتلانتا بەڵام لە 2015 ناویانە ئەتلانتا فیلم سۆسایەتی لەبەرەوەی کە ئەمە بە تەنها فستیڤاڵ نییە بەڵکو کۆمەڵگەیەکی گەورەیە بە هونەر لەگەڵەوەی کە گرنگی بە فیلمساز و با بڵێن ئەو کەسانی کە ئەنێ بێنە مەجای فیلمسازەوە لە شارەکەی خۆیانە لە ئەتلانتا بەڵام بە شێوەیەکی ئینتەرناشنڵی لە دەروی ئەمریکاش گرنگی بە فیلم سازەکان ئێن ئەم سۆسایەتیە هەم وەرکشۆپ و ئەتوان بڵم وانە و زۆر شتی گرنگ تایبەت بە فیلم سازی لە ناو کۆمەلگاکەیە هەیە لە هەمان کاتیشە ئەمان ساڵانە بەڵێ ئەمان ساڵان
سیناریۆیان هەڵبژاردووە کە فیلمی کورت و درێژە ئەیکەن بە فیلم بۆ بورە تاریخی فستیڤالەکە حەبە بۆ 27 سپتەمبەر بەڕێواچە 11 ڕۆژە خانێت. بڵێ دوایمین پرسیار لینا خان هەڵبەت فستیڤاڵی نێودەوڵەتی سینەما لە شاری سلێمانی چەند توانیتانە ئەم فستیڤاڵە لەگەڵ فستیڤاڵەکانی دیکەی جیهانە بە تایبەتی چەندین فستیڤاڵ لە ئەوروپا و لە ئەمریکا و لە ئوسترالیا و وڵاتانی دیکەی جیهانەکرێ چەند توانیتانە هەماهەنگیەک یان فلیمەکانی کە لە سلێمانیا پێشکەشەکرێ یان فلیمسازان و سینەماکارانی کوردستان ببرێتە دەرەوەی هەرێمی کوردستان؟ بەڵێ ئێمە زۆر کار لەسەرەوەکەین ساڵانە ئێمە دروشمی تایبەتوان هەیە کە ئیشی لەسەرەکەین ئەو بۆ پار دروشمی با بڵێن ئێرسکان سەمان هەبوو شێرپەنجەی زەویمان هەبوو لە هەموو ساڵێک بەپێی سیاسەتی فستیڤالەکە لە ژێر دروشمێکە ئێمە کارەکەین. وەکو پێشتریش باسم کرد ئێمە ساڵانە کۆمەڵە میوانی زۆر ینی با بڵێن گرنگ لە بواری فیلم ئیندستری یاخود کۆمپانیەکانی بەرهەمێنانی فیلم جیهانی ئەمانە بانک دەکەین ئەوان ڕیکۆمەندی زۆر شتی باشیان کردووە بۆ ئێمە بۆ نمونە لە فستیڤاڵی ناشڤیل ئەوان ڕیکۆمەندیان کرد کاتا ئێستش کەیسەکە ماوە ڕیکۆمەندیان کرد کە فیلمە کوردیەکان دۆکومنتری شۆرتیش ببین وەربگرین ساڵانە فیلمە کوردێک شۆرت و دۆکومنتەکان وەربگرین و لە فستیڤاڵی ناشڤیل ئێمە سپیسێک بدۆزینەوە یاخود بەشێک بدۆزینەوەوانێک کە فیلمە کوردەکان نمایشکەین لەبەرەوە ئێمە با بڵین بە شێوەیەکی زۆر باش و فراوان ئەتوانم بڵێم سێری فستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی سلێمانیەکەین بۆ یە کاریشمان لەسەر فیلمە کوردەکان کردووە. بڵێ زۆر سپاس لینا هەڵبەت پرسیارێکم بیرکەوتەوە ئێستا ئێوە وەکو سینەماکار و وەکو فیلمساز و هاوکات یەکێک وەکو دادوەرێکیش پلانی تۆ چییە وەکو سینەماکارێک وەکو دادوەرێک هەم بۆ هەرێمی کوردستان و هەم بۆ دەرەوەش چ پلانێکتان هەیە؟ بەڵێ هەڵبەت وەکو پێشتریش کە باسم کرد ئێمە لۆکاڵی کار ناکەین ئینتەرناشناڵی کارەکەن من وەکو شخصی خۆم پێم باشە لە داهاتوە فیلم دروست بکەم لەبەرەوەی ئێمە لە ڕووی سینەما و ڕاستەکەی سینەمای کوردی زۆر لە ئاستێکی نزمایە ئەنجا من لە ڕێگەی خۆمەوە وەکو فیلمساز حەزەکەم فیلم ینی با بڵێن ساڵ دوای ساڵ فیلمی زۆر باش دروست بکەم و نەک تەنها بۆ ناو کوردستان بۆ دەرەوەی کوردستانیشی بنێرم و ئەمە خۆی مەسیجێکی زۆر گەورەیە تۆ لە ڕێگەی فیلمەوانێ کەڵچەرەکەی خۆت کوردستان با بڵێن هەموو ئەمانە بە دنیا ئەناسێنیت چونکە وەکو هەمووشتان نەزانن فیلم ئەتوانێت زۆر بەباشی و زۆر بە خێرایی بگا بە ئۆدیەنسەکە لەبەرەوە من لە ڕێگەی فیلمەوە ئەمەوێت خزمەت بە هونەری کوردی بکەم بە سینەمای کوردی بکەم. بەدڵنیاییەوە هیچ شتێکت هەیە لە کۆتاییە بۆ زایڵە بگاتە بینەرانت؟ ڕاستەکەی کاگاسەوەڵا شتێکە بۆ ویستم زۆر بە کورتی باسی بکەم شتێکەیە لە کوردستانە زۆر باش ینی گیان نەکراوەوە زۆر باش ئیڤالویتی بۆ نەکراوە مۆزۆی فستیڤالەکانە لەگەڵ ئیڤنتەکانە حەزم کرد زۆر بە کورتی ئەوە باس بکەم بۆی منە ئەتلانتا و ناشڤیل و کان و ڤینیس و ئەوانە فستیڤاڵن یعنی فیلمیتیان نمایشەکرێت فیلمەکان ئیڤالویتەکرێت داوەر قەراری لەسەرەیە لە هەمان کاتیشە خەڵات وەرەگیرێت کە ئەمانە فیلمەکانە یەکسەر ڕاستەخۆ ئەتوان بڵێن بە فلتەرێکی زۆر کەمە تێئەپەڕن ئەنجا ئەچن بە ئۆسکار بەڵام تۆ ئەگەر فیلمێکت هەبێ ڕاستەخۆ بینێری بە ئۆسکار بە ئەنوا ئەشکال فلتەری زۆر قورسا تێئەپەڕێت منەمێ جیاوازی فستیڤال لەگەڵ ئیڤنتەکانە بکەم بۆن منە ئۆسکار کە لە ئەمریکایە بافتا کە لە بەریتانیایە ئەمانە ئەم دوانە وەکو نمونە باسکە ئەم دوانە ئیڤنتن ئەمانە ئیڤالویتی فیلم ناکەن وەرکشۆپیان نیە سیمیناریان نییە فیلم نمایش ناکەن ئەمانە تەنها ئیڤنتێکن کە فیلمەکان لەو فستیڤالە ئۆسکار کوالیفایانەوە وەرەگرن و لەوەیە خەڵاتیان پێدەن من تەنهاویستم تەوزیحێک بە فستیڤال و بینی فستیڤال و ئیڤنت بم. زۆر سپاس دەکەین هەڵبەت بۆ بە دادوەچوونی دادوەری ئێوە و سەروەختی کردنەوەی فستیڤالەکەی ئەتلانتا ئەو کاتەش بەسەرتەکەینەوە لینا بۆ زایڵی داهێنان ئێستاش زۆر سپاس بۆ ئەو کاتی پێت بەخشین. زۆر سپاس کاگاسۆ من زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆ دەرفەتێک کە بە منتان بەخشی ئێمە زیاتر هەر بژین.